ساڵانە و پێش هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان مزگەوتە کوردیەکانی شارە جیاوازەکانی وڵاتی بەریتانیا ئامادەکاریەکانیان بۆ پێشوازی لەو مانگە دەست پێ دەکەن. مزگەوتی سەلاحەدینی ئەیوبی لە شاری مانچستەر 14 ساڵە بنیات نراوە. بە پێی وتەی بەڕێوەبەرانی هەموو ساڵێک لە ڕەمەزاندا بە بەرنامەی تایبەت ئەو مانگە بەڕێ دەکەن. ئێمە ئەلحەمدولله بە 14 ساڵی ئەو مزگەوتەمان داناوە بەڕاستی هەموو ڕۆژانێ هەموو ساڵانێک لە مانگی ڕەمەزان پێشوازی لە ڕۆژوانان دەگرین ئەلحەمدولله و ئیفتار سائیممان هەیە بۆ هەموو برایەک لەو مزگەوتە هەموو برایەک ئامادە دەبێت چ لە پاکستانی چ لە غەیری پاکستانی و عەرەب و عەجەم و بە هەموو شوێنێک بەڕاستی کوردیش بە تایبەتی لەبەرەوەی مزگەوتەکەمان مزگەوتێکی کوردیە خۆشحاڵین بەوەی کەوا برایان ڕوومان تێ دەکەن ئەلحەمدولله. زمانمان بە زیکری خوا زیاتر پەیوەستە بێ لەوانە بەپێی قسەی پێشنوێژ و تاربێژی مزگەوتی سەلاحەدینی ئەیوبی گەرم و گوڕی موسڵمانان و هاتوچۆیان بۆ مزگەوت لە مانگی ڕەمەزاندا ساڵ دوای ساڵ زیاتر دەکات و سەرقاڵبوونیان بە ئیشوکارەوە بۆیان نەبووەتە ڕێگر. سواز بۆ خوای پەروەردگار ئەوە چەندین ساڵە لە دامەزراندنی مزگەوتەوە کۆمەڵی گەنجی خواناسی کۆمەڵی خەڵکی ئیماندار لە خوشکان و لە برایان لە مزگەوت هەن و ڕەمەزان زۆر قەرەباڵخەوە ڕەمەزان بەڕاستی گەرم و گوڕێکی زۆر باشی پێوە دیارە. سواز بۆ خوای پەروەردگار هەموو لایەک بە گەرمی بەرەو مزگەوت دێن و ئێمەش ئامادەکاری باشمان کردووە هەموو ئێوارەی خواردن هەیە بۆ خەڵک و پارشێوان خواردن هەیە بۆ خەڵک لە دەشەوی ئەخیر. ئەلحەمدولله ئێمە هەر لە مەغریبەوە زیاتر بەرنامەکانمان دەست پێیەکە. مەغریب بۆ بەربان هەموو شتێک ئامادەیە و پاشان بۆ ئیفتاری هەموو ئێوارێک وەکووتمان ئیفتاری لێیە پاشان بۆ نوێژی تەراویح پاشان دەرسی لێیە و پاشان سواز بۆ خوای پەروەردگار زۆربەی خەڵکی ئەتوانی بڵین لە 90% خەڵک ئیشەکە لە وڵاتە کەس بەتاو نییە لەگەڵ ئەوەشە ئێواران وەرە ببینە لە تەراویحا بەرناکەوێت. دڵشاد فارس یەکێک لە نوێژخوێنان و ئەو کەسانی بەردەوام سەردانی مزگەوتی سەلاحەدینی ئەیوبی دەکات و پێی وایە گەرم و گوڕی موسڵمانانی کوردی مانچستەر لە مانگی ڕەمەزاندا بێوێنەیە. ئەو دەڵێ لەم مانگەدا هەمومان بێجیاوازی لە خزمەت نوێژخوێنان داین. لێرە وەکو مزگەوتی سەلاحەدین ئەیوبی لە شاری مانچستەر بەڕاستی هەموو ساڵی مانگی ڕەمەزانی پیرۆز ئیفتاری جەماعیمان هەیە بۆ هەموو کوردانی تاراوگە لەو شارە و لە دەرەوەی شاری مانچستەریش و دەوروبەریەوە خەڵک ڕوومان تێدەکا بە تایبەتی ئەو ساڵ خۆمان زیاتر ئامادەکردووە بۆی مزگەوتمان زیاتر گەورە کردووە شوێنی خوشکان و ئافرەتانمان لەسەرەوە زیاد کردووە. لە بەریتانیا هەرچەندە ئامارێکی فەرمی بۆ ژمارەی تەواوی کوردان لە بەردەستدا نییە بەڵام بەپێی ئامارە نافەرمیەکان ژمارەیان نزیک بە 300,000 دەخەڵێنرێت. تا کۆتاییەکانی ساڵی 2023 37 مزگەوت و 15 قوتابخانەی ئاینی تۆمار کراون کە لەلایەن کوردەکانەوە بەڕێوە دەبرێن.